يمي العيون السود ما جوزن انا يمي العيون السود. لا ڕواندز ناوچەشی شەخاویە بیابان نییە بەڵام ئەوەی جێ سرنجە وشتر هاوشانی ئاژەڵەکانی دیکە لێرەدا دەژی. جینگەی کوردستان بەگشتی جیاوازە لە بیابانەکان ناوچە بیابانشینەکان. هاوڵاتیەکی دانیشتووی کەڕک لە سنووری قەزاڕواندز وشترێکی هێناوە و بە خێوی دەکات. ماوەی 5 مانگە لایەتی و لەگەڵ جۆرەها ئاژەڵی دیکە دەژیت. دۆستایەتی زۆریشی لەگەڵ ئەسبدا هەیە و بەیەکەوە دەژیت. حلوة مشيتها تمشي برغدنا لو تحب خادم أنا. ئەم وشتر و ئەسپا بەیەکدی هەڵناکەن و بەیەکەوە دەژین لە یەک شوێنی دیاریکرا و دۆستایەتیەکی بەهێزیان لەگەڵ یەکدا هەیە. بەپێی گوتەی خاوەنەکەی پتر لە 1,700,000 دیناری بەم وشترەداوە لە ڕوومادیەوە هێناوێتی بۆ قەزای ڕواندز و تێچووی هێنانەکەی و تاگەیاندوێتە ئیدارەی سۆران 2 ملیۆن تێچووی بووە. لە دەستپێکی هێنانیە موشترا بۆ ناوچەی ڕواندز و خاوەنەکەی ناوی لێناوە شیفا. بەڵام ئەم شیفایە هاوشێوەی ئاژەڵەکانی دیکە دەژیت و هەموو جۆرە خواردنێک دەخوات و لەگەڵ ژینگەی ناوچەکە ڕاهاتووە. ڕەنگە بە ژیانکردنی شیفا لێرە و مانەوەی لەگەڵ ژینگەی ناوچەکە ببێتە شیفا بۆ بەشێکی زۆر لە ئاژەڵ دۆستان و گوندنشینانی ناوچەکە تا بتوانن وشتر بهێن و بە خێوی بکەن. ئەرشاد بە. Thank you.